چەندین جارەم داوایان بەرز کردوتەوە بەڵام بەرپرسانی حکوومەت گیان بە داواکەیان نەداوە. بەوەرگرتنی زانیاری زیاتر ئێستا ڕاستەوخۆ پامنێرمان لە شاری هەولێر ئاراس عەزیز لەگەڵماندایە. ئاراس سڵاوت لێبێ، زانیاری زیاتر لەبارەی گردبوونەوەکەیەوە چی هەیە؟ بەڵێ کاگە بە سڵاو لێوە و لە تەواوی بینەرانی کەناڵی پێم دیارەوە بۆ چەندەمین جارە دەرچوانی کۆلێژی هەولێری پزیشکی خۆپشاندان دەکەن. دیارە ئامانجیان لە خۆپشاندانانە بۆ دامەزراندنیانە کە چەندین جار لەلایەن حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستیەوە بەڵێنیان پێدراوە کە دابمەزرێن، بەڵام ئەوان کە زۆربیان لێرە ئامادەن بە دەرچوانی بەشی ددان و دەرمانسازی و بەشە جیازیاکانن، واتە ئەوان دەڵێن جیاکاری دەکرێت لە نێوان بەشەکان. ئەوان ئاماژە بەوە دەکەن کە کۆلێژی توبعان بەگشتی دادەمەزرێن، بەڵام بەشەکانی تر فەرامۆش کراون. بۆیە ئەوان لە دوای کاژمێرنەوە لە بەردەم وەزارەتی تەندروستی گربوونەتەوە، دوایەوەی کە وتەبێژی وەزارەتی تەندروستیش هاتە دەرەوە لەگەڵی قسەیان کرد، دوای ئەوە ئەوان نەگەیشتن بە هیچ وەڵامێکی دڵخۆشکەریان بۆ ئەوان پێ نەبوو. بۆیە ئەوان بەردەوامن لێرە لە گربوونەوە. ئەوە جەخت لەوەش دەکەنەوە کەوان بەردەوام ڕۆژانە لە بەردەم وەزارەتی تەندروستی خۆپشاندان دەکەن تاوەکو لایەنە پەیوەندیارەکان وەڵامیان دەدەنەوە. من بۆ زانیاری زیاتر لەسەر داواکاری خۆپشاندەران لە ئێستادا دکتۆر شاخەوان جێگیری نەقیبی سەندیکای پزیشکام لەگەڵدایە. بەڵێ کاک دکتۆر سڵاو دەبێ، ئێوە وەکو سەندیکا وەکو نەقیبی سەندیکا چۆن پاڵپشتی لەو دەرچوانە دەکەن کە چەندین جارە خۆپشاندان دەکەن؟ ئێوە چیان پێڵێن؟ ئێوە توانسیان؟ بەڕاستی ئەوانەی کە ئێستا هاتوونە بە دەرگای وەزارەت و خۆپشان دەکەن داوای سادەترین مافی خۆیانەکەن کە دامەزراندنە. هەموو ساڵێک لە ساڵانی پێشتوو لە سیستەمی تەندروستی حکوومەتی عێراقی، حکوومەتی هەرێمی کوردستان دەرچوانی کۆلێجە پزیشکیەکان واتە پزیشکی گشتی، پزیشکی دان، دەرمانسازی، پەرستاری بەبێ ئەوەی کەس سەندیکا لە پشتیان بێ، بەبێ خۆیان داوام بکەن، بێ ئەوەی کە بێن گردبوونەوە بکەن لە بەردەم ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی، ئەمری دەرچوون و دامەزراندنیان دەرچووە. چونکە دامەزراندن بە موقیم واتە پزیشکی خولاو بەشێکە لە کۆلێژەکە. پزیشکێکی دان کە لە 5 ساڵ لە کۆلێژە خوێنێ، پزیشکی ئیقامە ئەکا بۆ ماوەی ساڵێک بۆ تەواوکردنی خوێندنەکەیەتی. ئێستا ئێمە بۆ ماوەی بوو بە 3 ساڵ دانەمەزراون. چەندین جار ئێمە وەکو سەندیکا لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران، جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، وەزیری تەندروستی، من خۆم بە شەخسی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران نێچیروان بارزانی بەڕێنی پێداین پێشی زیاتر لە ساڵێک کە ناوەکان و لستی ناوەکان بنێرین بۆ دامەزراندنیان دانەمەزراون. هەر بەردەوام بووینە چەندین جار. من بەڕاستی ژمارە ئەو جارانم بۆ ناژمێردرێت کە لەگەڵ وەزیری تەندروستی دانیشتین، چونکە ئەوەندە دانیشتون. دیارە نایانەوێت کە دایان بمەزرێنەوە. خۆی حکوومەت شتەکانی زیاتر ینی پلانەکانی تەناقوزە. لە کاتێکدا لەوانەیە هەندێک جار بەرجەمانەکەوێ ئەڵێن پێویستمان بە پزیشکی دانیە، لە هەمان کادا ئەم ساڵ لە کۆلێجەکانی پزیشکی دان لە سلێمانی، لە هەولێر، لە دوهۆک، جگە لە دوو کۆلێجی ئەهلی ژمارەی فێرخوازان کە وەرگیراون 2 هێندەی ساڵانی پێشترە. واتە تۆ ئەگە لە کاتێکدا پێویست پێ نییە خێرە ئەو هەموو دکتۆری دانە تەخەڕوج پێەکەی. ئێستا دکتۆرە پزیشکانی دان بەکاریترەوە سەرقاڵن. بەڕاستی ئاستی زانستکارێکەوە سەرقاڵن. بۆ نمونە ئێستاوانە 2 ساڵ 3 ساڵە نمونەم هەیە. پزیشکێ لە چێشخانە کار دەکات، پزیشکی دان هەیە لە کافتریای نێرگەلە کار دەکات، پزیشکی دان هەیە بار داگرتن واتە لەگەر ئەو پڕ ڕێزم بۆ حەماڵ بە حەماڵی شەکە، پزیشکی دان هەیە بە کارجێڕی دامەزراوە. خۆی هەر ئەوە نییە، خۆی هەموو هینەکان هینەی پیرۆزن خزمەتکردنی خەڵکە، بەڵام هەر کەسە بە پیشەی خۆی تۆ پزیشکێکی دان دوای 23 ساڵ بچێ بخوێنێ، دوای بچێت لە دەرەوە جانتایەک بەدەستەوە بگرێ ببێ بە مەندوب کە ئەسڵەن ئەمە ئیشی دەرمانسازە. بەڕاستی هەم دابەزاندنی ئاسی زانستی پزیشکیە و هەم نەخۆشیش. ئێستا لە ناو شاری هەولێر چەندین مەرکەز هەیە پزیشکی دانی نیە. ئێستا مەرکەزێک هەیە زیاتر لە ساڵێکە کە شوێنی زیاتر لە 50 پزیشکی دانە تەواو بووە بە ئامێر بە ئەجیزەوە داخراوە، چکە ژمارەی پزیشکی دانیان نییە. دکتۆر زۆر جار دەبینین کە زۆربەی عادەکان بڵێن قەڵەباڕیان پێوە دیارە لە کاتێکدا کە زۆرترین بڵێن پسپۆڕی تەخەڕوج دانامەزرێن. ئەمە هۆکار چییە؟ بەڕاستی هۆکارەکەی نەبوونی پلانە لەلایەن وەزارەتی تەندروستی و پلاندانان و خوێندنی باڵا. ئێوان
پێویستە دراستێ بکەن بزانن بە پێی ستانداردی عالەمی ئێمە بە پێی ستانداردی عالەمی 1800 کەس بۆ 2000 کەس پێویستی بە یەک پزیشکی ددانە ئەبێ بەو ڕێژەیە بیرکەنەوە بە پێی ئیحسای ژمارەی دانیشتوانی هەرێم بە پێی بۆی نووسراوە بکرێ پلان بکرێ بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئەم ساڵ چەند پزیشکی ددان پێویستە ئەوان ئەم پلانانەیان نییە بە تایبەتی ئەم ساڵ کە بۆ پارە لێرە و حکومت پارە وەرەگرێ بەس بۆ ئەوەی ئەو کەسای کە پارە وەربگرێ بچێتە کۆلجی پزیشکی ددان بە هەر ژمارەیەک بێ وەریانەگرن لە کۆتاییشدا هیچ کارێکی نابێ و بێکارەمێنێتەوە. دکتۆر ئێستا هەرێمی کوردستان پێویستی بە پزیشکی زیاتر هەیە لە بوارە جێجەکاندا؟ بەڵێ من حەز دەکەم ئەو پرسیارە لە بەڕێز وەزیری تەندروستیش بکەن بزانن چەند لە دەوامی بەیانیان من باس دەکەم دەوامی بەیانیان تۆ ئێستا بڕۆ سەردانی یەک لەو مەرکەز تەخەسوسیانەی ناو شاری هەولێر بکە بۆ دامپەڕکردنەوەیەک لە 5 مانگ کەمتر سڕەت پێ نادرێ ئەی باشە گەر یەکێک تا 5 مانگدانی پڕ نەکاتەوە یعنی پێویستە پڕکردنەوە نییە. زۆر سپاس کاک دکتۆر کە و کاتێ بێمەت بەخش. بەڵێ کاک عەباس دیارە لە دوای سپاس ڕاست عەزیز پامنێرمان لە شاری هەولێر سپاس بۆ بەڕێز و میوانەکەشتە. شەوی ڕابردوو مایکل فاڵ وەزیری بەرگری بەریتانیا بە سەردانە گەیشتە هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وەزیری بەرگری بەریتانیا وەرەی هێزەکانی عێراقی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی بەری ڕاستی مووسڵ بەرز نرخاند و ڕاشیگەیان دوای کۆنتڕۆڵکردنەوەی شارەکە بڕی 30 میلیۆن پاوەندی بەریتانی بۆ چاکردنەوە و بنیادنانەوەی مووسڵ تەرخانەکەن. لە کۆنفرانسەکەدا وەزیری بەرگری بەریتانیا باسی ڕۆڵی هێزەکانی پێشمەرگەی لە شەڕی دژی داعش کرد و ڕاگەیان ئەو هێزە کوردیانە بە ئازایی و بەجەرگی خۆیان تەواوی دەوروبەری ڕۆژهەڵاتی مووسڵیان کۆنتڕۆڵ کردەوە. وەزیری بەرگری بەریتانیا لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوویەوە پرسی شەڕی داعش و قەیرانەکانی دیکەیان تاوتوێ کرد. دواتریش سەردانی هێزە سەربازیەکانی وڵاتەکەی دەکات کە 80 ڕاوێژکاری بەریتانی مەشق و ڕاهێنان بە هێزەکانی پێشمەرگاکەن. بەریتانیا لە چوارچەوەی هاوپەیمانی دژی داعش هاوکاری هەرێمی کوردستانی کردووە لەو شەڕەدا و چەندین هاوکاری پێشکەش کردووە لەوانە پێدانی چەک و ڕەوانەکردنی نزیکەی دەڕاوێژکاری سەربازی بۆ هەرێم. فەرماندەی پرۆسا هاوبەشەکانی عێراق پشتڕاستی کردەوە کە ناوچەی سەوزی بەغدا ڕوبەڕووی هێرشێکی موشەکی بۆتەوە بە پێی زانیاریەکانی شانی ڕاگەاندنی جەنگی سەر بە فەرماندەی پرۆسا هاوبەشەکانی عێراق موشەکەکان لە ناوچەکانی بەلەدیات و شەقامی فەڵەستینی خۆرهەڵاتی بەغداوە ئاراستەی ناوچەی سەوز کراون.